مامۆستا مەلا محەممەدی نالی لە ژیانە نەماوە بۆیە ناوەکەی بمخوای پەرۆگار لێ خۆش بێ وتی مەلایەک هەبوو لە مەنتیقەی ناوەکەیشی ئەوش نەبم مەنتیقەیەک لەو مەنتیقانەی کوردستان وتی ئەم مەلایە شوعی بوو بەس مەلا بوو وتیان مامۆستا بۆ شوعی وتی خۆی گەورە زۆر ئاسایە توێتی احتیاجی شوعی بن چۆن وتی خۆی گەورە دەفەرمێ یا أيها الذين آمنوا ادخلوا في السلم سلمەکە سینەکە واتە ستالین لامەکە واتە لینین میمەکە یعنی مارکس واتە ئەی مسلمانان بشنە ناو منهج و پەیڕۆ و پرۆگرامی ستالین و لینین و مارکسە و زۆر شتێکی ئاساییە طبعا مامۆستا مەلا محەممەدی نالی ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ مەبەستی لەوە بوو مەبەستی لەوە بوتی ئەگەر لە لادەیەکە لە شارێکە لە شوێنەکە مامۆستایەکی عەمامە بەسەر کاتێکە بێ ئەم قسایە بکە کابوو زۆر زوو بەلات و ئاسایی بێ کابرایەک نوێژ بکە و شوعی بێ کابرایە ئەهلی دیندار خۆی بە دیندار و مسلمان و مزگەوت بزانێت و بەڵام فکرێکی ئیلحادی مارکسی پێ قبول بێ بوو لەبەرەوە سەرچاوەکەی بە خراپە هاتووە لە کاتێکیشە کاتێ شەقکردن خراوەتە مابەینی سەفی مسلمانانەوە لە ڕێگەی خەڵکانێک بوون کە هەڵگری پەیامی ئیسلام بوون ئەوەی کاتێک کە من لێرە ئێڵم سبەی نێتوانم ببێ بە فتوایەک لەناو خەڵکا بڵاو بێتەوە مامۆستا فڵانکە زوایوتوە مامۆستا فڵانکە زوایوتوە لە کاتێککە ئەسلی دین سەرچاوەکەی لە پێغەمبەری خوای عەلەیهی سڵات وەسەلام و لە قورئانی خوای پەروەردگارە بۆیە ئیمامی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ کاتێک کە کتێبەکەی هەڵگرت کە هەموو حەدیثی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سڵات وەسەلام و خستە سەر قەبرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام فەرمووی قسەی هەموو کەسێ وەرئەگیرێ ڕەت ئەکرێتەوە ئیلا ساحیبی ئەم قەبرە نەبێ قسەی ئێمەش قسەی ئەو زانایانەی تریش کە ئەو بڕێزەکانم کاتێک خوای گەورە پێمان دەفەرمێ بچنە ناو ئیسلامەکەوە و لێشتان قبوڵ ناکەم غەیری پەیامی خوا هەڵبگرن وشەی دین بە هەندێک خەڵک لێرە هەر تەنها مجەڕەدەن بەچی وەری ئەگرێ بە عیبادەتکردنی بەندە لەگەڵ خوایە بۆیە تەماشاکەی دەڵێ کاکە گیان عەلمانێت دەڵێ عیبادەتکردن مابەینی عەبد و خوایە واتە ئەم مسلمان ئینسان مسلمان لە بینی خۆی خۆیان چێکا بیکە بەڵام دەوڵەتداری سیاسەت هەموو عیلاقەی بەسەر ئیسلامەوە نییە کە لە کاتێکە ئەمە ئەو پڕی هەڵەیە بۆیە دین وشەی دین لێرە لە ئاەتەکەی پێغەمبەر یوسفا خوای گەورە بۆمان ڕوونەکاتەوە کاتێک کە خوای پەروەردگار باسی پێغەمبەر یوسفمان بۆ دەکاتەوە دەفەرمێ خوای گەورە ڕێگەی نەدا یوسف عەلەیهی السەلام کە براکەی دزیەکی کردبوو بە دینی پاشا حکم بدا بە دینی بکە بەڵکو بە دینی پێغەمبەر یعقوب حکمی لەسەردا کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4